کافۆتۆ بیستت ئێمە باسی ڕاب دەکەین و دروستبوونی ڕاب لە ئەمریکادا بەڵام ئێستا خەڵکانی دیکە نەکەر ئەمریکیەکان ڕاب دروست دەکەن حەزم دەکرد پێمان بڵێ ئەو ڕاپە لە چێوە هاتووە ڕاپ بە بڕوای من دەتوانین بڵین 200 ساڵی شتی وا هەیە یعنی بەڕیتمێک و بە ستایلێکەوە وەکو قسەکردن قسەی خوان وەکو ینی گوانی بێژ بە ئێتراز شتەکانی خۆی بڵێت ئەوە شتێکی تازەنی ئێمە تا لە کوردیشدا ئەگەر تماشا بکەین بۆ نمونە من دەتوانم بڵم ڕاپێکی ئەوەندەی کە من ئاگادارم ئەلبەتە نزیکی 30 ساڵ 35 ساڵ هەیە ڕاپ ئەوەڵین گوانی ڕاپی کوردی کە من جۆم لێ بووم بەدەنگی مامۆستا شوان پەروەر بوو وەکو کینە بەڵام شێوەی ئێستا ئەمریکیەکان پێناودەن بە تایبەتیش ڕەشی ئەمریکی و ئەسپانی ئەخە پراپەگەندەی ئەو مەسلەیان هەبوو ئەوان توانیوانە تەبلیغی زیاتر بۆ بکەن مارکێتی بۆ بکەن دوای ئەوەش کە ڕاپی ئێستای لە ئەمریکا هاتوۆتە واردی سێکشواڵەتی بووە کە واردی سێکشواڵەتی دەبێت دیارە ڕاحەتر گەنجەکان دەکشێنێ بۆ لای خۆی بۆی کە پراپەگەندایەکی تایبەتی خۆی هەیە بۆ ئەو تەمەنانە لەبەر ئەوە زیاتر ئەوەزانین ڕاپ شتێکی ئەمریکیە یانش زیاتر لە قسەکانیانە ڕەخنەگرن توندن ئەو قسانەی کە ناتوانانی لە موزیکایەکی کلاسیکیا باز بکەی بڵێ دەتوانانی لە ڕاپە دەربرنیتیان بەڵێ درستە بەڕاستی ینی مۆسیقای ڕاپ مۆسیقایەکی وەکو ئەترازە وەکو ئەوەی کە بتەوێ بە قسەکردن و لەگەڵ ڕیتم بتوانی فکری خۆت بۆ جۆرێکی ئەتراز بکەی بۆ مەسلێکی ئەو شتە نابێ ئاوا بێ شتە دەبێ ئینسانێتی تێدا بێ کورداژی ڕاپ هەیە خۆرتی کورج دەرکەتنا ڕاپ دروستکردنەوە و ڕاپێ دەبێژن بەلێ دناوە کورداژی ڕاپ نها گەلێکی گەلێک هەواڵی مەهێنە لە ئەوروپایە لە کوردستانی باکوورێ باشوورێ لە ڕۆژهەڵاتیژی کو ناس دەکەم هەموو سەر ڕاپ دەشغڵن شۆڵ دەکەن هەواڵێکی مەی مەسلەی کوردی باکوورێ هەواڵی سەرحەدە تا هەوڵ نەدایەت من لەسەر ڕاپ نەوەڵا ینی ئەو لاگژری من یا من تونە سەر ڕاپێ ئەمما بەخۆ حەز دەکەم ڕاپێ کاکفات و گۆرانی بێژی چ بەرهەمت هەیە شتێک باسکەی لەسەر خۆت و وڵا بەداخەوە بەرهەمی ئەوە لە دەرەوە لە مارکت نیمە بەڵام بەرهەمم زۆرە ینی نزیک 50-60 گۆرانی کوردیم ئێستا حاضر هەیە بەڵام بەداخەوە دەڵم لە یا تەمبەڵی خۆم بۆ یا ئەو فرسەتە نەبوو کە لە ئەمریکای باکوور بە شۆن ئەو شتە بکەین و بەرهەمەکان دەخین بەڵام لەگەڵ زۆر گۆرانی بێژەکانی تایبەتی کورد مامۆستانی تایبەتی کورد من ئیشم کردو لەسەر ئستەیج بووین پێکەوە یا گۆڕایمان کردو یا من مۆسیقام بۆ لێداون یا کاک فواد ئێستا بەهۆی سەتەلایتەوە خەڵک دەتوانێت جێ لە گۆرانی موزیکای هەر ملەتێک هەر کەڵتورێک هەر شوێنێک ببتن زۆر بە ئاسانی زۆر جار باسی لەوە دەکەین کە کوردی خۆمان لە هەرێمی کوردستان بۆ نمونە لە هەر شوێنی کوردی تیابێ جێ لە موزیکای بیانی تر عەرەبیە فارسیە تورکیە یان هەر موسیقای ئەوێ دیکە تەلەڤیزیۆنەکان 24 ساعت ئامادەن و موسیقان نەدەن جێگری موسیقای کوردی کەمە خەتای چییە خەتای جێگرەکە یان خەتای هونەرمەندان و گۆرانی بێژانی کووردا سوالێکی زۆر زەحمەت من ئێستا ئەگەر جوای بدەمەوە بەشێک لە برادران شاید لە من دڵگیر بن بەڵام واقعیت ئەو شتێکی ئەمن دەیبینم تێبینی من ئەوە مۆسیقای کوردی ئەوەی کە تێبینی من هەیە لە بڵم لە ساڵی 2000ەوە بەرەو دواوە چوە هەتاکو بەرەو پێشە بچێ یعنی کە کاتێک دەبینی ئەو کەسانی کە مەکتەب و مەدرسەن لە ناو مۆسیقای کوردیدا هەڵەرزم بووی زیاتر وەلاناندراون وە کەسانێک دەبنە سوپەر ئستار لە نێو مۆسیقای کوردیدا کە بەڕاستی حەقی ئەویان نییە هەڵەرزم بووی یعنی جێی ئەو کەسەی کە دەبێت لێوێ بێ ئەوە نییە وە مۆسیقاکە بەرەو دواوە چووە دوای ئەوە ئەو زەرق و بەرەقە و ئەو ڕەنگە جوانەی کە مەسەلەن تمشاتێکی فارسەکان یا عەرەبەکان یا تورکەکان بە مۆسیقایان دەدەن ئەو شەوە جوانانی کە دای دەنێن هەڵەزم دانەندراوە لە ناو کوردی ئەلبەتە لێرەدا ئەمن دەتوانم بڵم کە ئەوە ئەرکی ئەو کەسانێکی ئیشی مۆسیقای کوردی دەکەن لە ئەنی ئیشی هونەری کوردی دەکەن چون ئەمنێک وەکو ئەگەر شتێکم هونەرمەندێکم دەمێ شتێک بێنمە دەرێ دەبێ ئەمە شتێکی تازە بێنم کە خەڵکەکەم بیبینێ درستە شاید لە یەکەم جار خەڵکەکە ئەوە قبول نەکە
شاید بۆی نەگونجێ بەڵام هێدی بەشێک خەڵکەکە دێن تماشاکە ئەو مۆسیقایە چییە؟ بەڵام ئێمە لە کووردا بەرعەکسین گۆرانی بێژ دەوێ بزانێت خەڵکەکەی چی پێ خۆشە ئەو گوانێ بڵێ بەڵام لە میلەتەکانی کە گوانی بێژ گوانی دەڵێ خەڵکەکە جۆگەنی گوانی بێژ لیدەرە بۆ خەڵکەکە. باشە کاک فواد نەڕاقی گۆرانی بێژ و هونەرمەند و موزیکەژەنی کورد زۆر سپاس دەکەین ئاش دەکەم جارێکتر زۆر بەخێر بیت سپاس دەکەم زۆر سپاسی ئێوە و تەواوی برات سەر و سەرچاو